بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ باس لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەکا. وەک دەزاندرێ زۆربەی حزبە کوردستانیەکانی باشووری کوردستان پارتی دیموکراتی کوردستان بە بەرپرسیار دەزانن لەوەی کە حزبی یەکەمی باشووری کوردستانە. ئەم بارودۆخەی کە ئێستا هاتۆتە ئارەوە سەبارەت بە ڕەوشی نێوخۆی ئەرێمی کوردستان بەرپرسیارتی گەورە دەخەنە سەر ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان. ڕێوشوێنەکانی چارەسەریان بارودۆخەی کە ئێستا هەرێمی کوردستان تێی کەوتووە بە تایبەت پەیوەندی نێوان حزبەکان و لە کارکەوتنی پەرلەمانی کوردستان. ڕێوشوێنەکانی پارتی دیموکراتی کوردستان بە چ شێوەیەکە ئایندەی هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەم بارودۆخەی کە هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێ بە چ شێوەیەک هەنگاوی بۆ بەهاوێژرێ. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا بەڕێز ئەحمەد کانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیە کوردستانی و عراقیەکانی پارتی دیموکراتی کوردستان میوانی ئەمڕۆی باسی ڕۆژە. بەڕێزکانی بەخێر بن بۆ باسی ڕۆژ. پێم باشە لە ناوەڕۆکی کۆبنەوەکەی مەکتەبی سیاسیەوە دەست پێ بکەین. باسی چی کرا؟ هەمومان ئاگادارین لەوەی ئێستا لە کوردستان چ دەگوزارێ و خەڵکانێک بەداخەوە لە پێناوی ئەجندای تایبەتی خۆیان و بۆ دەستکەوتێکی کاتی دەیانەوێ زانیاریەکان بە شێوەیەک بگۆڕن و بە بەرەواژیش لە خەڵکی بگەێنن بۆی سوء ئیستیفادەی لێ بکەن. بەڵام کۆبوونەوەی ئەوڕۆ بەڕاستی زیاتر بۆ ئەوە بوو کە چ پێویستە بکرێت بە تایبەتی دەربارەی موچەی مامۆستا و فەرمانبەران لەبەرەوەی ئەوەی کە زۆر گرنگە لای ئێمە موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و ئایندەی هەرێمی کوردستانیش و ئەو قەیرانەی کە دروست بووە حقەت جەنابی کاک نێچیروان زانیاری زۆر باشی پێداین بۆ ئەوەی لە ڕاست و دروستی وەزعەکە ئاگادار بین و ئەوەی خەڵکانێک کە دایانەوێ هەمیشە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان تێیدا سەرپشکە کە چۆن مەبەستیانە بیان خەنە دایرەی ئیتیهامەوە ئەوەش بۆ مەبەستی تاکە حزبیە و بۆ بەرژەوەندی خودی هەندێک کەسە لەناو ئەو حزبانە و بە شێوەیەکی گشتیش مەسلەی داعش و دوای ڕزگارکردنی بابینە لە تەوەری ئابووری بمینینەوە باستان لە موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کرد. زۆر باسمان نەکرد جەنابی کاک نێچیروان هەندێک زانیاری هەبوو کە پێویست بوو پێمانی زۆر جار دەگوترێ ینی حزبە کوردستانیەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت زەنگینترن. ئایا پرۆژەیەکی وا لە بەردەم ئێوەدا هەبوو باستان کرد لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا ینی حزب هاوکاری حکوومەت بکە بۆ پێدانی موچەی مامۆستایان و فەرمانبەران؟ ئەوە زۆر دوورە لە ڕاستیەوە بوختانێکی گەورەیە کە بە پارتی دێکن و قەت نەلۆژیش تێدایە نەماقولیشە کە پارتی لە حکوومەت دەوڵەمەندتر بێ. هەمومان دەزانین تا 2 ساڵ پێش ئێستا پارتی دیموکراتی کوردستان وەکو حزبەکانی دی ئەو هاوکاریەی خۆی لە حکوومەت وەردەگرت. ینی بە پێی ئەو ڕێنمایانەی کە لە پەرلەمان هەبوو لە ساڵی 92 بەدواوە کە حزبەکان هاوکاریەکیان لە حکوومەتەوە هەبوو تا دروستبوونی قەیرانەکە پارتیش حزبێک بۆ لەو حزبانە کە هاوکاری خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە. دوای دروستبوونی ئەو قەیرانە وەزعی پارتی وەکو وەزعی حزبەکانی تر بوو. هیچ دەرچەیەک دۆزرایەوە لە مەکتەبی سیاسی بە تایبەت کە نێچیروان بارزانی
هەم جێگری سەرۆکی پارتی و هەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. یعنی دەتوانین لە زاری جەنابتانەوە مژدەیەکی خۆش بە خەڵکی کوردستان و تو تەسەڵ دەکەی لە کۆبنەوەیەکی ئەوهادا ینی دەرسەیەک کە تا دوێنێ نەدۆزراویتەوە ئیمڕۆ لە کۆبنەوەکەدا بدۆزرێتەوە. من زۆر بە سەراحەت پێ دەڵێم هەندێک داتا هەبوو بۆی بەرچاوی ئێمە ڕوون بێت جەنابیان و ئەوانەی مختصن لە ووارە ئەم داتایانە ناوێ خەڵکی کوردستان بیزانێت. ئەوە دەبێ داتاکان نهێنی نین ئاشکران سنجار سامانە سروشتیەکانە وەزارەتی داراییە وەزارەتی پلاندانانە باسییان لێکراوە یانی لەوانەیە ئێستا لێرەدا ئەسەن شوێنیشی نەبێ و کاتەکەش باش پێ دوایە بارودۆخی ئابووری هەرێم لە چ قۆناغێکدایە ئایندە بەرەو باشترە یاخود بەرەو خراپتر؟ ئەنی ئەو خاڵانەی کە گرنگ بوو کە پێویستە خەڵکی کوردستان بیزانێت دوور لە مزایداتی هەندێک کەس کە دەیکەن دوور لەو داتا غەڵەتانەی کە خەڵشێک دەیدەنە زەماوەری هەرێمی کوردستان بۆ بەبەستی تایبەتی خۆیان داتای ڕاست و دروست ئیمڕۆ لەو کۆبنەوەی باسکرا بە تایبەتی چۆنیەتی هەناردەکردنی نەوت چۆنیەتی دەستپێکردنەوە ئەوەی میدیاکانی دیکە باسی لێوە دەکەن بە بۆچوونی ئێوە زۆر دوورن لە ڕاستی زۆر دوورن لە ڕاستی ینی هەرچەندە کە کامەران ینی بە حقیقەت من پێم خۆشە زیاتر لە سەوەزەی هەرێمی کوردستان قسە بکەین نەک لەسەر کۆبنەوەی ئەوڕۆ کە کۆبنەوەی ئەوڕۆ خەڵکی مختص هەیە دەتوانن لەگەڵ یان باش ئێمە ئەو لاپەڕەیە هەڵدەدەینەوە لاپەڕێکی دیکە دەکەینەوە. ئەنی پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان ئێستا دەتوانین بڵێن لە خراپترین دۆخیدایە. هیچ دەرچەیەک هەیە بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکان؟ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێمان باشە لەگەڵ هەموو حزبەکان پەیوەندیەکانمان باش بێ و بزوتنەوەی گۆڕانیش یەکێکە لەو حزبانەی کە ئێستا پەیوەندیەکانمان لە ئاستێکی خراپە دەکرێت باشتر بێ بەڵام بە مەرزێک بزوتنەوەی گۆڕان ئەونیەتی هەبێت چونکە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر زار باسمان کردووە ئێمە ئامادەین لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستان ئامادەی دانیشتنین ئامادەی یەکتێگەیشتین بەڵام بێ ئەوەی مەرجی پێشوەختە هەبێ و هەتاوەکو ئەگەر شتێک هەبێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ ئێمە ئەویش بە مەرج وەرناگرین. ئەوان نیەتی خۆیان نیشاندا لە کۆبنەوەی ئەنجومەنی جڤاتی بزوتنەوەی گۆڕاندا بڕیاریاندا لە حکوومەت نەخشێنەوە کەواتە نیەتیان هەیە لەگەڵ پارتی بەیەکەوە ئیدارەی ئەو وڵاتە بەڕێوە ببن. بەڵام بە شێوەیەکی فەرمی هیچ پەیوەندیشیان بێ ئێمەوە نەکردووە کە ئەوان نیەتیان چییە تەنها لە ڕاگەیانەکان لەوانەیە وەکو بەلاغێک دەرەنجامی کۆبنەوەی خۆیان ڕاگەیان بێ ئەسەن لەوانەیە ئێمە وەکو پێویست من بەش بە حاڵی خۆم نازانم بەلاغەکەشیان چ بۆ بەڕێزت باسی دەکە. بەڵام پێ دوایە ئەنی دەکرێت ینی چاوەڕێی ئەوە دەکەن بزوتنەوەی گۆڕان داوا لە ئێوە بکە وەزیرەکانیان بگەڕێتەوە کابینەی حکوومەت؟ ئەگەر نیەتیان هەبێ بۆ با پەیوەندی بکەن یانی ئێمە دەرگامان کراوەتەوە بە شێوەیەکی فەرمی دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن ینی کەس ڕێگای لەوان نەگرتیە بۆ پەیوەندیکردن. بەڵام ئێوە بە ئاشکرا باسداوە دەکەن ئێمە ڕێگا بە سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف نادەین وەکو سەرۆکی پەرلەمان سەردانی هەولێرکەوە هەر چوار وەزیرەکەی بزوتنەوەی گۆڕان لە دێگەڵەوە بەڕێتان کردن. وەزیرەکان لێرە جەنابی کاگنێتیروان بارزانی زۆر بەڕێز و تەقدیرەوە لەگەڵیان دانیش لەگەڵیان کۆبووەوە لە دێگەڵەوە بەڕێمان نەکردینە و ئەوان ئێستاش بە وەزانیاری بەڕێزت ڕۆژانە لە هەولێرن هاتووی خۆیان هەیە ینی کەس ڕێگای لەیان نەگرتەوەکەواتە بۆ وەزیرەکان ئاساییە بگەڕێن بۆ هەمویان ئەندام پەرلەمانیشیان لێرە هاتوو دەکەن و وابزانام هاتووی پەرلەمانیش دەکەن ینی کەس ڕێگر نەبووە بەنسبەت سەرۆکی پەرلەمان کار کامەران ئێمە لە دوای دو هەڵبژاردنەکان لەگەڵ هەموو حزبەکان ئیتفاقێکی سیاسیمان هەبووە تەوافقێکی سیاسی هەبووە بەپێی ئەو تەوافقە سەرۆکی پەرلەمان دراوەتە بزوتنەوەی گۆڕان بەڵام کە ئەوان ئیلتیزامیان بە تەوافقەکە نەبوو بێت لە حکوومەت بەشدار بوون و خۆشیان دژی ئەو حکوومەتە قسەیان کردووە و محاوەلەیان کردووە لە ناو پەرلەمان بە شێوەی کودەتا تەعامل لەگەڵ وەزعەکە بکەن. بۆیە ئەوەی پارتی بە پێویستی دەزانی دەبێ ئێمە ڕێککەوتنێکی تازە لەگەڵ بزوتنەوەی دیارە حتمەن ینی بۆ ئاسایکردنەوەی بارودۆخەکە پێویست بە ڕێککەوتنی تازە دەکات
بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ینی تەواوی حەزب و لایەنە سیاسیەکان ئەوانەی بەشدارن لە حکوومەت ئەوانەشی کە لە دەرەوەی حکوومەتن کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە پارتی دەکەن بە تایبەت داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکەن دەست پێشخەر بێ بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە بۆچی پارتی ئەم داوایی تاوکو ئێستا بەجددی وەرنەگرتو زۆر بەجددی وەرگرتووە چێ دەڵێ پارتی بەجددی وەری نەگرتووە بەڵام گەلەیەکان تاوکو ئێستاش بەردەوامە خودی جەناوی سەرۆک بارزانی چەند جارێک دەست پێشخەری کردووە دواترینیان بەڕێز دکتۆر فوادی تەکلیف کرد وەکو سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم چوە لای حزبەکان بەڵام تو کاتێک ینی داوا لە جناوی سەرۆک بارزانی دەکەی یاخود داوا لە پارتی دیموکراتی کوردستان دەکەی بۆ ئەوەی دەست پێشخەری بکات و مەسئولیەتەکە هەڵبگرێت تاوان لە بۆ معلوماتی بەڕێزت پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئامادە بووە و ئێستاش ئامادەیە وە شانی داوەتە بەر مەسئولیەت و ئێستاش مەسئولیەتی گەورەی کوردستان لەسەر شانی پارتی دیموکراتی کوردستانە و زۆر بە وردیەوە زۆر بە دیقەتەوە ئەو مەسئولیەتی هەڵگرتیە و هەنگاوەکانیشی دیارن بەڵام یەک پرسیاری گرنگەوە ئەوانەی داوا لە پارتی دەکەن و داوا لە جناوی سەرۆک بارزانی دەکەن کە دەست پێشخەری بکات پێویستە ئیلتیزامیشی پێوە بکەن من نالێم ئیلتیزامی مطلق ینی بەڵام تو ناکرێ داوا لە پارتی دیموکراتی کوردستان بکەی دەست پێشخەری بکات بەڵام هەمووش مەرز بێ بۆ ئەوی پارتی جێبەجێ بکات ینی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان تەمەنای دەکات ئەوەیە ئێمە هیچ بەرزێکی پێشوەختە لە هیچ لایەنێکەوە نەبێت بینە سەربێز دانیشین لە ناو کۆبنەوەکان ئازادین چۆن قسە دەکەین تا ئێستا ینی هەوڵەکانی یەکگرتووی ئیسلامی هەوڵەکانی سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان حەزب و لایەنە سیاسیەکانی دیکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ تاوکو ئێستا نەزاندراوە ینی هۆکاری سەرنەگرتنی ئەو دانوستانانە بۆچی دەگەڕێتەوە بۆچی هەردوولا نەیانتوانی لەسەر یەک مێزی گفتوگۆ دابنیشن هۆکارەکە ئەوەی من تەسەورم هەیە تاوان لەبەرەوەی لە زۆربەی کۆبنەوەکان ناڵێم بەشدارنەوەی بەڵام لەوانەیە هەندێک کۆبنە هەبووی من بەشدار نەبووم تێدا بەڵام بە پێی زانیاریەکان بەڕاستی تو ناکرێ حزبێک بە 24 کورسی بیەوێ هەژمونی خۆی فەرز بکات بەسەر حزبێک کە خاوەنی 30 کورسیە یعنی ئەوەی لە پەرلەمان ڕوویدا چ بوو بزوتنەوەی گۆڕان دەویست هەژمونی خۆی بەسەر تەواوی پەرلەماندا فەرز بکات ئەوەیە ینی ئەو نەخینەوەی بەرامبەر ینی زۆر بە کورتی کامەران خوێندنەوەی ما بەداخەوە بزوتنەوەی گۆڕان و فکرەی بزوتنەوەی گۆڕان نەهێشتنی پارتی دیموکراتی کوردستانە لە ساحەی سیاسی کە ئەو فکرەیەکی غەڵەت لە کاتێکدا ئێمە وەکو پارتی فکرەی سڕینەوەی هیچ لایەنێکمان لە ئەوان بە ئاشکرا دەڵێن ئێمە مەبەستمان لەوە نییە کە پارتی باسی لێوە دەکا ئێمە مەبەستمان سڕینەوەی هیچ حزبێک نییە بەڵام ئەوە پارتیە ئێمە لە حکوومەت و لە پەرلەمان بەڵام ئێمە بەڵگەمانەیە ئەوی ئێستا ئەوەی لە سلەیمانی دەگوزەرێ ئەو فترەیە ئەو خۆ پێشاندانانە ئێمە لەگەڵ تەواوی حەقی ئەو خەڵکین کە لە ناحیەی ئابووری و اقتصادی وەزعێکی بژێوی خراپیان هەیە وەزعی گوزەرانی خودی ناو ئاعیلەکانیان تەنیا خەڵکی سلێمانی من بەستم ئێستا ینی خۆ پێشاندانەکان زیاتر لەو منطقەی سلەیمانی و گەرمیانە و لە دیارە چێ قیادەی دەکات بە دەرەزەیەک بزوتنەوەی گۆڕانە قیادیەکە باشە توی خەڵک دێتە سەرجاددا لەگەڵ ڕێزم لە بۆ بەڵام ئەمڕۆ مەلا بەختیار لێپرسراوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا بازدەوە دەکاتن ئەو خۆ پێشاندانانەی لە سلێمانی بەڕێوە دەچن دەستی حزبایەتی لێوە دوورە بەڵێ طبعی لەگەڵ ڕێزم لە بۆ قسەکانی کاک مەلا بەختیار حقت ینی من تەییدی قسەکانی دەکەم نەک قسەی ئەوڕۆی قسەکانی پێشتریشی بەڵام ئەو دروشمانەی کە هەڵیان گرت لە ناو خۆ پێشاندەران قسمێکی ڕاستە باسی موچە دەکات بەڵام قسمێشتر هێرشە لە بۆ سەرپارتی دیموکراتی کوردستان و سەرسەرۆک بارزانی و دروشمەکان بخوێنەوە یان من نامەوێت لێرە ینی ئەو دروشمانە ئایا تعبیر
لە مافی خەڵک و موسەی فەرمانبەرانە یا تعبیر لە حەقدی سیاسی و تۆڵەسەندنەوە و سڕینەوەی بەرامبەرە. ینی ئەوە خۆی لە خۆیدا بەڵگەیە. ڕاستە ئەوەی ئێمە بیستمان لە ئەنجومەنی خەڵکی ناڕازی و مامۆستایانی ناڕازی کە ئەوان نایانوێت بە هیچ شێوەیەک دەستی حزب بکەوێتە ناو ئەو خۆپێشاندانان. بەڵام خوێندنەوەی پشت پەردە، ینی ئێمە لەوە دەگەین ئەوان بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان ئێستا لە هەوڵی ئەوەدایە بتوانێت زۆرترین ژمارە بێنێتە سەرجادە، ئەو کاتە سەیری ئەنجامەکە بکات و دواتر بێ قیادەی خۆپێشاندانەکە. چونکە بزوتنەوەی گۆڕان دڵنیایە لەوەی کە خەڵکێک کە بزانێ نەفەسی حزبایەتی لە خۆپێشاندانەکاندا هەیە مشارەکە ناکە. ئەو وەکو سیاسەتی هەمیشەیی خۆی محاولە دەکات لەو خۆپێشاندانە بسوڕێتەوە. باش خەڵکەکە بێنێتە سەرجادە دوایی بێت. باش ئێستا میدیاکان ینی چەند ڕۆژی ڕابردوو میدیاکان زۆر تیشکیان خستە سەر وتارەکەی سەرۆکی هەرێمی کوردستان لە باشیک، ینی کە سەرۆکی هەرێمی کوردستان باسی لەوە کرد چی دەنووسن بینووسن، هەڵدەپەڕن هەڵبپەڕن، ئێمە بەردەوام دەبین. ینی هەندێک جار وا لێک دراوەتەوە ئەمە کۆتاییە، کۆتایی وەک بڵێ پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە ئیتر دەرفەتی گفتوگۆ نەما. کامەران لە هەفتەی شوبات هیچ قەیرانێکی ئابووری لە کوردستان نەبوو، وەزەی خەڵک زۆر باش بوو، بەڵام ئەوان لە بەرەوەی هەندێک کەم و کوڕی هەبوو ئیستیغلالی عاتیفەی خەڵکیان کرد لەوەی کە هاتنە سەر شەقام و خۆپێشاندانەکانیان بەلا ڕێدا برد ویان کرد خەڵکێک تیار بێت لە دژی پارتی دیموکراتی کوردستان و هێرش بکاتە سەربارگاکانی پارتی. ئەوە خاڵێکی زۆر گرنگ جەنابی سەرۆک بارزانی وەتی هەیە زۆر بە دڵسۆزانە و ئینسانێکی خاکیانە لە خزمەتی گەلەکەی ئێمەدایە. بۆیە بە هیچ شێوەیەک و هیچ ویژدانێک هیچ زەمیرێک هیچ عەقڵێک قبولی ئەوە ناکە کە ئەو قسەی جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ خەڵکی خۆپێشان دەربووبی. بەڵام ئەوان بەڕاستی دەیانوێت خەڵک بەوە چاواشە بکەن. بە تەئکید و بە تەحدید قسەی جەنابی سەرۆک لە بۆ ئەو خەڵکەیە کە مەرامی تایبەتیانەیە لە ناو خودی ئەو حزبانە و دەیانوێت خەڵک چاواشە بکەن، وەخت دەیانوێت ئیستیغلالی سۆز و عاتیفە و معاناتی خەڵک بکەن بۆ مەرامی تایبەتی و ئەفکار و ئەزیندای تەسشی حزبایەتی خۆیان. بۆیە لێرە ئێمە گەلی کوردستان و خەڵکی ئازیزی سلەیمانی و گەرمیان دڵنیا دەکەینەوە کە بە هیچ شێوەیەک مەبەستی جەنابی سەرۆک بارزانی تاچی خۆپێشاندەر نەبووە کە معاناتی هەیە، بەڵکو مەبەستی ئەو کەسانە بووە کە پیلانێک دادەڕێژن لە دژی دەستکەوتە گەورەکانی هەرێمی کوردستان. زۆریش وازەحە، یان من بەڕێز بڵێم ئێستا مەسلەی داڕمانی داعش و لە ناوبردننی داعش و ئەو دێوەزمە گەورەیەی کە تەهدیدی ئایندەی هەموو هەرێمی کوردستانی دەکرد بەرەو نەمانە. ئەو سەرکەوتنە لەسەر دەستی پێشمەرگە قارەمانەکان و سەرپەرشتیاری و سەرپەرشتیکردنی ڕاستەوخۆی جەنابی سەرۆک بارزانی هاتدی. بۆیە ناحەزانی هەرێمی کوردستان چ لە دەرەوە چ لە ناوەوە ئێستا لەسەوە ئیش دەکەن بۆی لە بەهای ئەو سەرکەوتنە گەورەیە کەم بکەنەوە. بۆیە دەیانەوێت کە ئێستا سەرکەوتنە گەورەکە لە قۆناغەت دواییەکاندایە بە تایبەتی دوای ڕزگارکردنی مۆسڵ لەوانەیە من ناڵێن چەند ڕۆژێک بڵێن چەند هەفتەیەش تریمەوە. ئەوە سەرکەوتنیێکی گەورەیە بۆ گەلی کوردستان. لێرەدا یەک نمونە بمورە لە ئیمامی شافعیان پرسی گوتیان حەق لای چێیە؟ گوتی تیری دوژمنان ئاراستەکەی لە چێیە؟ حەق لای ئەوە. ئێستا تیری دوژمنان ڕۆ و جەنابی سەرۆک بارزانیە. ناحەزانی ئێمەش ئەوە باش دەزانن کە جەنابی سەرۆک بارزانی ڕەمزە لە بۆ ئیرادەی گەلی کوردستان. ینی لێرە من مەبەستمەوەیە شتێک بڵێم کە بۆ ئەوەی جەنابی سەرۆک بارزانی لە بەرەوەی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە نەکێ وەکو ئینسانێکی تێکۆشەری ئەو وڵاتە کە ساڵهای ساڵام و ئەمری خۆی لە پێناو گەلەکەی خۆی بەخش کردووە.
ئێستا خەڵکانێک دێن تیرەکە ئاراسەوی دەکەن بۆ ئەوی لە ئیرادەی گەلی کوردستان بەڵام هەتا ئەگەر ینی وتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان ئاراستەی حزبێک بی کە پێی دەگوترێت حزبێکی ئۆپۆزیسیۆن، بەڵام ئەوە بەمانەی ئەوە نییە دەستی ئەو حزبە دەکرێتەوە هەرچ ڕێو شوێنێک بگرێتە بەر دەگرێتە بەر لە پێناو ئەوەی وجودی خۆی لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان بهێڵێتەوە لە کاتێکدا کە پارتی بەجددی هەوڵ دەدات بۆ بچووکردنەوەی بزوتنەوەی گۆڕان. پارتی قەت هەوڵ نادا نە بەجددی و نە بەغێرەتی بۆ بزکردنەوەی هیچ تەیارێکی سیاسی لە کوردستان. بەڵام پارتی دیموکراتی کوردستان داواکارە لە هەموو هێزە سیاسیەکان لە هەموو خەڵکە نیشتیمان پەروەرەکان لە ژێر چەتری نیشتیمانی و بەرژەوەندی گشتی کۆ ببینەوە بەیەکەوە ئایندەی خۆمان ڕسم بکەین. ئەوە مەبەستی پارتیە. ئێمە ناڵێن پارتی دیموکراتی کوردستان تاکە حزبە و فریشتەیە. یعنی ئێمە دایمە تاکیدەوە دەکەینەوە کە خەڵکی نیشتیمان پەروەر خەڵکی تێکۆشەر لە هەموو شوێنێک هەیە. بۆیە ڕووی پارتی لە خەڵکی تێکۆشەر و نیشتیمان پەروەرە دەرفەتێکی زۆر گرنگ ئێستا لە ئارادایە لە بەردەستماندایە دەکرێت دڵسۆزانە دوور لە مزایداتی سیاسی دوور لە ئەحقادی سیاسی دوور لە ئەحقادی شخصی دوور لە ئەحقادی حزبی چکە بەڕاستی ئینسان کە ئەحقادی سیاسی هەبی یا ئەحقادی شخصی هەبی چاوی باش نابینێ. ینی ئێمە هەموو هەوڵ و تەمەنای پارتی ئەوەیە ئەو دەرفەتەی کە هاتیتە بەردەستمان بە کەمترین کولفە کە قوربانیەکی زۆری لە بۆ دراوە. بەڵام پێدوانی ئەوە تۆمەتێک بیتن لە کاتێکدا ینی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بە ئاشکرا باسی لەوە کرد کە 4 ساڵی ئایندا 4 ساڵی ئارامیە ئەوان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار دەبن. ئەگەر یەکێک نیەتی خراپەی هەبێ حەقدی هەبێ حەقدی ڕابردووی هەبێ چۆن دێ لەگەڵ حزبێکی کە پێی دەگوترێت ینی وەکو ئێوە باسی حەقدی لەگەر پارتێبی حکوومەتی لەگەڵ. بەڵام ئەو 4 ساڵ ئارامیەی کە بەڵێنیاندا مودەکەی چەند بوو ساڵێکی نەبرد بەداخەوە خەریکی دروستکردنی دەکەتولات و پەرتەوازەکردن و زۆر باشە با نەچینەوە سەر ڕابردوو چکە زۆربەی گرفتەکان باس کراوە. ئێمە دەینە سەر مەسەلەی پرۆژەی سربەخۆیی هەرێمی کوردستان. بۆچی پارتی وا مامەڵە دەکات تەنیا پرۆژەی سربەخۆیی پرۆژەی پارتی دیموکراتی کوردستانە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پرۆژەی سربەخۆی نییە فلانە حەزب بە شێوەک لە شێوەکان ساردە لە پرۆژەی سربەخۆی. وابزانم ئەوە وزەر نەزەرێکی غەڵەتە ئەگەر وا بخینرێتەوە چکە پارتی وانە باکسەوە پارتی. بەڵام ئێوە تەحەفوزتان هەیە لە نزیکبوونەوەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ بەغدا. تەحەفوز لە چی ئەوان بۆ نمونە باس لەوە لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەن لە کاتێک باس لەوە دەکەن دێن داواش دەکەن کە بەغدا بە پێی قانونی محافەزات تەعامل لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەن. لە کاتێکدا ئەوە دش بە دەستورە ینی لە دەستوری عێراق ڕێگە پێ نەدراوە. باشە تو ئەگەر بتەوێت هەرێمی کوردستان بێ و کیانی سربەخۆیی هەبێ و پەرلەمانێکی هەبێت و کارا بکرێتەوە ئەوە لە چی لە کاتێک کەواتە پێتان وایە دژی پرۆژەی سربەخۆیە بە تاکید دژی پرۆژە ینی تو ئەوە وا دەکەی هەرێمی کوردستان لەسەر سینیەکی زێر پێشکەش بۆ ئەجیندایە بکەی کە مالیشی داینا بۆ لێدانی ئێرادەی گەلی کوردستان پێی وڵی دەست خۆش بێ توانیت سەرکەوتوی لە پێکرێەوە قەنەعەت لە کاتی کوردستان بێن لە کاتێکدا کامەران ئەمە حەز دەکەین یەکشت باز بکەین مەسلەی تێپەڕانی ئەو قەیرانە و مەسلەی موچەی فەرمانبەران ئەگەر ئێمە بتوانین چوەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە باشترە بەیەکەوە یاخود حتا وەکو شخص نەکۆکو حزبیش بتوانین هاوکاری لە هەر لایەک وەرگین بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران و مامەسایان و تێپەڕانی ئەو قەیرانە دەستخۆشی لێ دەکەن هەتا وەکو ئەگەر لەگەڵ بەغدا بێ بە مەرجێک نەچێتە ناو ئەجیندای شۆڤینیەتی عێراقی کە دەیانەوێت لە هەیبەت و کیانی هەرێمی کوردستان. بەڵام ئەمان بە ئاشکرا دەڵێن ئێمە بە پێی دەستوری عێراق مامەڵە دەکەین بە پێی دەستوری عێراق لە دەستوری عێراق هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە وە سێ پارێزگاکەی هەرێم کە ئەو کاتە سێ پارێزگا بوو دواتر بووە چار لە ڕوانگەی هەرێمی کوردستانەوە تەعاملیان لەگەڵ دەکرێت نەک وەکو پارێزگایەک لە پارێزگاکانی عێراق
ئەو چوار هەرێم ئەو چوار پارێزگایە لە ناو هەرێمی کوردستان منتەزەمە، لە دەرەوەی هەرێمی کوردستان نامنتەزەمە، غیر منتەزەمە. تو تەماشای دەستوری عێراقی بکە. لەگەڵ ئەوەش ئەوان باس لەوە دەکەن کە دەتوانن وا لە بەڕێز عەبادی بکەن بودجەی هەرێمی کوردستان بدە، کام بودجە نرخەکەی دیار بکەن. ئێستا لە هەرێمی کوردستان ئەو داهاتەی کە هەیە زیاترە لە 680 ملیۆن دۆلار کە لە مەودووە. کەچی ئەوەی کە بەڕێز عەبادی دەستنیشانی کردووە کە لە ئەیوان سەسپاوە کەمترە لە 500 میلیارد دینار. بە کاغەزێک بێنن ئەوانەی کە ئیدعایەوە دەکەن لای عەبادی بڵێ من ئامادەمە ئەو بودجەی کە پێویستە لە هەرێمی کوردستان و ئەوەی کە ئێستا لە کوردستان پێویستیان پێ ئەوە دابین. دیارە گوتەبێژی حکوومەتی عێراق وڵامی بزوتنەوەی گۆڕانی داوە بۆتەوە. زۆر باشە. زۆر جار لەم لاو لەولات دەگوترێ ینی تاکە چارەسەر بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان دامەزراندنی پێکهێنانی کابینەیەکی حکوومەتی ڕزگارکەرە لە هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە بەلای پارتی دیموکراتی کوردستانەوە چۆنە؟ دەکرێت پرۆژێک ینی حکوومەتێکی کاتی پێک بهێنرێت بۆ ئەوەی ئەم بارودۆخە ئاسایی بکاتەوە، پێتان وایە؟ وەڵڵا ئێمە بە پێش حەدەسەکان ناکەوین، حەز دەکەین ئەو خەڵکانەی ئیدعای ئەو ناوانە دەکەن، ینی واز لە دروشم و لە مزایدات بێنن. ئێمە حکوومەتێکمان هەیە پێدەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو حزبەکان لە ناو حکوومەتن جگە لە کەواتە پارتی لەگەڵ گۆڕینی حکوومەتی ئێستای هەرێم هەموو حزبەکان لە ناو ئەو حکوومەتەن جگە لە بزوتنەوەی گۆڕان. دەکرێت بزوتنەوەی گۆڕانی سیاسەتی و خۆی بگۆڕێ و بێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دابنیشێ بۆ ئەوەی بە شێوازێکی نوێ بڕیار لە حکوومەتی داهاتوو بدرێ بە شێوەیەک دەبێت. بەڵام بە تەئکید ئەو گۆڕانکاریە نەک تەنها لە حکوومەت دەبێت لە پەرلەمانیش بکرێت، چونکە زارێشتر ئێمە لە پەرلەمان بوار نادرێت بە خەڵکانێک بەپێی ئەو تەوافقە سیاسی کە هەبووە استیغلالی پەرلەمان بکە. یعنی پەرلەمانی ئێمەش وەکو حکوومەتەکە بە تەوافقی سیاسی پێکاتوە دەبێ هەمومان پابند بین پێی. کەواتە ئێوە لەگەڵ گۆڕینی حکوومەتی ئێستای هەرێم نین. ئێمە من نەپێ دەڵێم لەگەڵین، نەپێ دەڵێم لەگەڵ نین. ئێمە لەگەڵ ئەدایەکی باشی حکوومەتی هەرێمی کوردستانین. ئێمە مەبەستمان ئەدایەکەیە، ینی عیبرەت لە گۆڕینی حکوومەت نییە، عیبرەت لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان و تێپەڕان نییە. باشە، پرۆژەیەکی لەم شێوە بە چارەسەری دەبینن؟ ینی گۆڕینی حکوومەت، ینی هەندێک حەزب ینی ناوەندی بڕیار لە یەکێتی نیشتمانی کوردستان بە ئاشکرا باسی لێوە. ئێمە حەز دەکەین ئەوانەی لە نەوعیەتی فکرکردنەوە بیر لە سڕینەوەی بەرامبەر دەکەن واز لەو فکرەیە بێنن. ئێمە لەگەڵ گۆڕینی ئالیەتی بیرکردنەوەی، لەگەڵ گۆڕینی ئالیەتی ئەدا و ئیشکردنین. کەواتە پارتی نەگۆڕینی ئەشخاص و نەگۆڕینی تاوەکو بزوتنەوەی گۆڕان هەنگاوی ناوێژێ سەبارەت بە ئاسایکردنەوەی بارودۆخ ئێوە ینی تۆپەکە لە ساحەی بزوتنەوەی گۆڕانەوە دەبین. ئێمە لە کوردستان هەمومان یەک ساحەمانەیە. تا ئەو لەحزەیەش ئێمە وەکو پارتی کەس بە دوژمنی خۆمان نازانین، ینی نەفسیەتی دوژمن کارانە یا بە شێوەیەک وا بیر بکەینەوە کە خەڵکانێکن دوژمنی ئێمە ئەو نەفسیەتەمان نییە. لە خراپترین حالەتدا بە چاوی ڕکابەر منافس تەماشای بەرامبەرمان دەکەین. بەڵام ئەگەر خەڵکانێک بەداخەوە دەڵێن پارتی دیموکراتی کوردستان بە دوژمنی خۆی دەزانێت، ئەوە حسابی ئەوە حسابی ئێمە نییە. باشە، دیارەکات بەرەو کۆتا دەڕوا لە تەوەری یەکەمماندا. ئەمڕۆ جێگری سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد، باسی لە ئیدارەی سلێمانی کرد. گوتی ئەگەر خەڵکی سلێمانی نانەوێ لەژێر ئیدارەی هەولێر بژین، دەکرێت باز لە سیستەمی فیدرالی بکرێت، باز لە سنتەری لەیازم بکرێتن. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەدا هەرێمی کوردستان دابەش بێتە سەر هەرێمەک ئیدارەی مرکزی هەبێت؟ بە هیچ شێوەیەک ئەوە کارە ساتێکە گەڕ ڕوو بدە لەبەرەوەی ئەوە دابەشبوونی کوردستانە، خزمەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان ناکە. ینی ئەوە حەل نییە. حەل ئەوەیە ئێمە
زۆر بە برایانە و دڵسۆزانە بین چارەسەری کێشەکانمان بکەین کە ئەگەر نیەتمان هەبێ دەرفەت زۆرە. باشە بەڕێز ئەحمەدکانی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان وەروە بەرپرسی پەیوەندیە کوردستانی و عراقیەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەن. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە کەرتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان. زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە دەکرێت بۆ باشترکردنی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان لە بری نەوت گرنگی و بایەخ بە کەرتی کوشت و کاڵ و کەرتی پیشەسازی بدرێ. ئەمە چەند ڕاستە چەند لە واقعی هەرێمی کوردستان گونجاوە. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان میوانمانە. بەڕێز عەبدولستار مەجید بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. سەلامەت یاخۆ سوپاس دەکەم. لە ماوەی ڕابردوودا ینی ئێوە کۆمەڵێک بڕیارتان دەرکرد بۆ باشترکردنی کەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستان و بەرزبوونەوەی داهاتی جوتیاران لە هەرێمی کوردستان. ئەم بڕیارەتان لە ئاستی پێویستدا بوو ئامانجەکەی پێکە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان دەتوانم لەوە دەست پێ بکەم کە کەرتی کشت و کاڵ لە قۆناغەکانی ڕابردوو بەهۆی ئەوەی کە هەم ڕژێمی بەعز لە سەردەمی خۆیدا هەرچی شوێنەواری کشت و کاڵ هەیە بە خاکەکەی بە باخی بە دارستانی بە کانیا و سەرچاوەکانی ئاوی و حتا بە دەستی جوتیاری ڕەنجینیش تەبان خاپوری کرد و وێرانی کرد بە تێکدانی 4,000 گوند زیاتر. بەداخەوە ئێمەش دوای ڕاپەڕین کابین یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لایەکی جددی لە کەرتی کوشتکان نەکردوێتەوە و گرنگێکی تایبەتی پێ نەداوە کە بیکا بە سێکتەری گرنگ سێکتەرێکی استراتیژی بۆ پێکەنانی ئابووری کوردستان چونکە لە قۆناغی ڕابردوو بەهۆی ئەو پارێکە بەدەست هەرێمی کوردستانەوە بۆ لە گومرگ یا لە سەدا حەفدەی کە لە حکوومەتی بەعس حکوومەتی عراقی بەردەگیرە یا ئەو بەرنەوتێک کە بەم دوادوایانە دەرهێنرا کە ئەویش بۆ خۆی بوو بە گرفت بەڕاستی بۆ هەرێمی کوردستان بە ئێستاشیەوە ئەم کەرتە فرامۆش کرا. ئێستا لە کابینێ هەشتم وردە وردە بەڕاستی خەریکی هەموو لاق ئەو قەناعەتمان بۆ دروست بێکە ینی ئیرادەی وەزارەتی کوشت و کاڵە یا خودویست و ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بژانەوەی کەرتی کوشت و کاڵ. خۆی دەتوانم بڵێم سێ هۆکار هەیە. هۆکاری یەکەمیان ئێمە کە ئێستا لە قەیرانی دارایین کە بەداخۆ من لەمڕۆوە بۆ فەقیر و هەژار پێم ناخۆشە کە ئێمە بە قەیرانی دارایی تێدەپەڕین. کاریگەری زۆر خراپی کردو سەر ژیانی ئەو هاوڵاتیانی بە تایبەتی هەژارن. بەڵام لەو لاشەوە قازانجی بۆ بژانەوەی کەرتی کوشت و کاڵ هەبووە. خەڵکێک زیاتر گەڕاوەتەوە سەر کشت و کاڵکردن و گرنگی بە کشت و کاڵدان وەک هەم بۆ ئامادەکردنی خۆراکی پێویست هەم ببێ بە سەبەتەیەکیش بۆ هەنادەکردنی خۆراک بۆ دەوروبەری خۆشی. دومیان وەزارەتی کشت و کاڵ سەرچاوەکانی ئاو دەتوانم بڵم لە کابینی هەشتم بەجددیتر و لێبڕاونەتر و دەتوانم بڵم دڵسۆزانەتر دەستی داوەتە هەوڵدان بۆ بژانەوەی کەرتی کوشت و کاڵ و هەوڵدان بۆ گەیشتن بە ئامانجەکانی وەزارەتی کشت و کاڵ کە بریتیە لە دابینکردنی ئاسایشی ئاو و دابینکردنی ئاسایشی خۆراک. هۆکاری سێیەم ڕێگە ئیجازە بفەرمووی هۆکاری سێم دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە گشتی کە پێشەمیان ئەنجومەنی وەزیران کە دیارە من بە سوپاسەوە لە راپۆرت لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران کە راپۆرتێکی تێر و تەسەرم سەبارەت بە ئاستی کەرتی کشت و کاڵ پێشکەش کرد لە ئاو و لە خۆراکیش ئێمە لە چ ئاستێک داین و چەند قۆناغمان بڕیوە و کێشە گرفتەکانی ئێمە چییە و پێویستە ئەم ئەنجومەنی وەزیران چی بکە. لەوەدا
ینی سوپاس بۆ ئەنجومەنی وەزیران تاوان دیارە بەتایبەتیش بەڕێز سەرۆکی حکوومەت بڕیا درا کە ئەم سێکتەرە گرنگی تایبەتی پێ بدرێ و بکرێ بە سێکتەری یەکەم بۆ نەمودا بکرێ بە سێکتەری یەکەم کاری لەسەر بکرێ بۆ بژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان و دروستکردنی ژێرخانێکی ئابووری بەهێز هەرێمی کوردستان. باشکەواتە ئەو لەوێت چونکە ئەوەی کە دەرکەوت لە ڕابردوو بەڕاستیت تا ئەمڕۆژ ئەوەی کە پشتبەستن بە غەیری ئەو ینی ئەم سێکتەرە ناڵم تەنها سێکتەریش بێ ئەمە جیاوازە بەڕاستی کە تا ئێستا تەنها سێکتەر بۆ ئابووری کوردستان نەوت بووە نەوت و گاز بووە ئێمە دەڵێن با سێکتەری یەکەم کشت و کاڵ بێ سێکتەری نەوتیشە بێ گەشتارەکان زۆرن جەنابی وەزیر من پێم باشە ئەوەی ئاخریم هەدانی ئەم بۆچون ئەگە دروست بێ ئێستا خەریکە وردەوردەوا گەڵاڵە دەبێت کە ئەم سێکتەرە هەموو دامەزاوە فەرمیەکان لە هەرێمی کوردستان هاوکار بن هاوڕێ بن و هاوڕابن ئەم پێم وایە دەکرێت بەڕاستی ئێمە بیکەین بە ئەساس و بنچینەیەک بۆ بژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان بێزگە لە نەوتیش کەواتە داهاتی دەبێتن. باشە باس لە وەڵامی پرسیارەکە من نەداوە سەبارەت بەو کۆمەڵە بڕیارەی کە ئێوە دەرتان کرد ئایا ئەو بڕیارانە ئامانجی خۆی پێکە پێشتر بازدەوە دەکرا بازاڕی بەرهەمەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرهەمەکانی تورکیا بازاڕی هەرێمی کوردستانیان قۆڕق کردو گۆڕانکارێک دروست بوو دوایە بڕیارە کاکەمەران ئێمە لەسەر ئەساسی ئەم دوو ئەرکا هەوڵدان بۆ دابینکردنی ئاسایشی خۆراک و هەوڵدان بۆ دابینکردنی ئاسایشی ئاو کە دوو ئەرچی گرنگ و استراتیژی وەزارەتی کشت و کاڵە لەسەر ئەم بنچینێ ئێمە بڕیارێکماندا لەژێر ڕۆشنایی ئەو سیستەمەی کە دەڵێ سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی برارێکماندا بە دانانی ڕسومات باز لەسەر بەرهەمی هاوردا لە کاتی پێگەشتنی بەرهەمی خۆمان و هێندێکیش لە بە درێژایی ساڵ هەمیشەیی واتە وەکو مریشک و بەرهەمەکانی مریشک ئەمە بەڕاستی جێی خۆی گرتەوان بۆ مای چی ئەم بڕیارەتم بەڕای من بڕیارێک استراتیژی گرنگ بە لە وەزارەتی کشتوکاڵ کە دراوە کە بەرەو چی بەرەو ئەوە کە بەرهەمی خۆماڵی زیاد بکەین و فعلا لە دوو ساڵی ڕابردوو بەرهەمی خۆماڵی زیادی کردووە زۆریش ینی هێندێک بەرهەم سەنقات زیادی کردووە هاوردە کەمی کردووە مجارێکش باسم کردووە وەفدێکی گەورەی ئابووری وڵاتی تورکیا هاتە لامان بە داتا 2015 کە گوتی هاوردەی ئێمە 128 بە هەرێمی کوردستان کەمی کردووە و ئێران کۆماری ئیسلامی ئێران زیاتریش بە بەدەلیلی ئەوەی لەم ماوەیە وەزارەتی کشتوکاڵی کۆماری ئیسلامی ئێران بڕیاری داوە کە دامی زیوتارەکانی خۆی زیاتر بکات دامی ئینتاجی زیوتارەکانی خۆی زیاتر بکات بۆی کە بەرهەمەکانیان بنێرن لە هەرێمی کوردستان ساغکەنەوە چونکە بەهۆی ئەم بڕیارەوە بەرهەمەکانی گوزاران نافرۆشرێت. باشە بۆچی ئامار لە وەزارەتەکەی ئێوە نییە ینی بۆ ئەوەی جوتیاران و خەڵکی کوردستان بزانێتن ئێستا پێشتر هاوردەکردنی بەعرض دەکەم ئاماریشمان هەیە بۆش باز دەکەم سێمیان داهاتێکیش بە هەرێمی کوردستان پەیدا بووە کە ینی 71 ملیار لە ماوەی 8 مانگ ینی تەنها ڕسوماتی سەر بەرهەمی کشتوکاڵی بووە. کاک کامەران سەرەتا دەست بەکاربوونمان ئەگەر نەبێتە تەزکیە ینی دەبێ باسی کەم ئاوا زۆر لە ڕاگەیاندەکان کە کاتێک قسەم دەربارەی کشتوکاڵ دەکرد دەیان گوت کاکە باسی چی دەکەی کشتوکاڵی چی خۆ دەستکە کەرەوزێک و شیرۆتەماتێک لە ئێران لە تورکیا دەبێ بێ ئێستا من دەپرسم ئایا وایە ئایا ئەم ساڵ بە تایبەتیش ئەم ساڵێکە زۆر زیاتر بوو لە ساڵی ڕابردووش ئایا ئێمە ئامادەیمان نەبووە کە تەماتە و خەیار و سەوزە و بەشێکی میوەکانی خۆمان بنێرین بۆ دەرۆژ ئەگەر لێمان وەربژیرە و بازاری ببێ بۆ فرۆشتن ئێمە لە ساڵی 2014 کە ئێستا بڵێن دو ساڵ بەسە کابیندا تێپەڕی و 2014 ئێمە نزیکەی 844,000 تەن گەنمان هەبووە دەزانین ئەم ساڵ چەندمان هەبووە ئێمە ئەم ساڵ زیاتر لە 1,600,000 تەن گەنمان هەبووە ئێمە لە پەتاتە ئەمە دوم ساڵە کە ئەم ساڵە کە زیاتر لە 200,000 تەن پەتاتە هەبووە کە ئەو ساڵی 2014 تەنها 80,000 تەن پەتاتە هەبووە ئێستا بە خود دابینکاری گەیشتن لە پێداویست خۆمە زیاترە لە پیاز بە هەمان شێوە ئەگە مریشک و بەرهەمەکانی مریشک و گۆشتی سوور تێکەڵ بکەین ئێمە زیاد لە پێداویست خۆمان هەیە هێلکە بە هەمان شێوە هەموو ئەو سەوزە و تەماتێ خیارە کوولەکێ لە کاتی خۆیدا کە پێدەگا ئێمە زیاد لە پێداویستی هاوڵاتیانی کوردستانمان کەی ئێوە بڕیار دەدەن لەمە دووە نابێ هیچ بەرهەمێکی
جوتیارانی ئێران تورکیا بێتە هەرێمی کوردستان ئێمە کاکەمانە ئەم بڕیارە بڕواناکەم ئەم بڕیارە بدەین بۆ ئێمە ئێستا بازمان داناوە بۆ کاریگەری خۆشی هەبووە بەرهەمی خۆماڵیش فرۆشراوە بە زوتیاری خۆشمان تاڕادەیەکی باش قازان بەڵام هەندێک لە جوتیارەکان ینی ئێمە بەدواداچوونمان کردووە بەشێکیان لەوانەیە کە کاڵەکانی خۆیان دەفرۆشن باز دەوە دەکەن ینی بازاڕیان نییە بەرهەمیان هەیە بازاڕیان نیە ئەوە جاری یەکەم هەموو جوتیار نییە و لە هەموو حاڵەتەکانی نیە بە تایبەت پەتاتە کێشێکی گەورە بوو ئێستا لیان پرسە بزانانی ئێستا کێشەیانە خۆی کا کەمەران هەر بەرهەمێک کە سەرتا پێدەگا بۆ نمونە خەیار ئەمە بکەمە نمونە ئەم خۆم سەردانی خانە پلاستیکەکانی بازارم کرد کە زیاتر لە 3,000 خانوی پلاستیکی لێە کەمە ئێستا خاوەنی نزیکەی زیاتر لە 10,000 خانوی پلاستیکین کە کاتی خۆی 4,000 خانووە بووە 6,000 بەسەرەوە زیادی کردووە کاکەمان هەموو خەیاری کردووە هەمووش لە یەک کاتدا لەگەڵ خەیاری دەرەوە واتە ئەوەی بەراو دەکرێت بێک لێ کات پێدەگا ئەم خەیارە زیاد لە پێداوی وڵاتانی کوردستانە یاسایەکی ئابووری هەیە دەڵێ ئەگەر عەرز زۆر بوو تەڵەب کەم دەبێ و نرخیش دەبەزێ خستنە ڕوو زۆر بووە خواستی لەسەر کەم دەبێتەوە و نرخیش دەبەزێ ئەوە کاتێک ئەتوو معمەلێک نەبێت تێدا ساختکەوە کەمە ئیشی کردی تایبەتە کاتێک نەتوانی بەهۆیەوە کە دامی زوتارەکانی خۆت بکەیت کەمە لەگەڵ دامی باشیان بکەین کە بودجە نییە نەتوانین دامی باشیان بکەیت کە تێچۆکەی کەم بێتەوە بۆ هێندە ناتوانین بیبێ دەرەوە بیفرۆشی خۆمە دەتوانین ئەم بەرهەمانە ئێمە ببرێتە دەرەوە بفرۆشرێ بەرهەمی باشیشن بەڵام تێچووی زۆرە ئەو پارێک ئێمە چاوەڕ دەکەین کە بیکە نایکە بۆیە ئەوەی کە ینی لە هەندێک بەرهەم تەمان بێزگەلەوەی بەڕاستی دەبێ ئەمەش بڵێم دەبێت جوتیاری خۆشمان هەوڵدا بەرهەمەکانیان باشتر بکە و دەبێ پاکتر بێ و دەبێ بەتامتر بێ ڕێک و پێکتر بێ ینی بێزگەلەوەی کە من ڕوسماتمان داناوە دەبێ بەڕاستی بەرهەمەکە جوابی بتوانین منافەسەی بەرهەمی ئێرانی و تورکی و وڵاتانی تر بکە ئینجا ئێمە نامانەوێت قەدەغەیکەین کاتێک کە قەدەغەی دەکەی لەوانەیە ئەو بەرهەمێکی هاتە زۆر زیاد باشە پێتان وایە لە ئایندەدا هەرێمی کوردستان بتوانێت ینی بەرهەمی خۆی تەواوی پێداویستەکانی دابین بکە ئەوکو باسم ئەمە پێویست بە بڕیارێکی استراتیژی گرنگی حکوومەت هەرێمی کوردستان دەبێت بەڵام بۆ نادرێ ینی لە کاتێکدا کە بەدیلی نەوە باسی لێوە دەکەم کە بدرێ ئەوە پێویستی بە ینی هاوکاری و هاوڕابوون و هاوڕێبین هەموو وەزارەتەکان هەیە هەر لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتە بەڕێزەکان یعنی چونکە هەر یەکی ئەرکێکی باشە پرسیارێک لەوانەیە لە لای هاوڵاتی دروست ببێ و پێویستیشی بە بودجەیەکی شایستە هەیە کاک کامەران 2014 2015 2016 ئەوە تەواو دەبێ ینی هیچ بودجەیەک بە وەزارەت تەرخان نەکراوە کاتێک بتێ ئەم وەزارەتە بکەی بە سێکتەرێکی گرنگ و بەدیلی نەوت پێویستە بودجەیەکی شایستە ئەگەر لە وەزارەتەکان کرد بڕی بێت بۆ وەزارەت دابینیکەی با پرسیارەکە بەم شێوە بکەین بۆ ئەوەی کەرتی کوشت و کاڵ بگاتە لووتکە پێویستی بە چ مەبلەغێک پارە هەیە ئامانجەکەی بپێک خۆی پێوەرێکی جیهانی هەیە ئەوە قسەی من نییە پێوەرێکی جیهانی بۆ وڵاتێکی کشت و کاڵی ئەو وڵاتی کە بە پێی مەبدەئەکانی دەبێتە وڵاتێکی کشت و کاڵێکی ئێمە هەمانە چوار بنچینەی هەیە خاک مەخاچی بەپیتمان هەیە ئاوێکی سازگارمان هەیە کەش و هەوایش لەبارمان هەیە بۆ زۆربەی بەرهەمەکانی کشت و کاڵی و دەستی ڕەنجین ئێمە دەستێکی ڕەنجین جوتیاری کورداواری خۆمانمان هەیە کە دەتوانم بڵێم ناوچەکە لە ناوچەی دەوروبەری ئێمەش جوتیاری ئاوا دەست ڕەنجین و نمونەی کەمە ئەم چوار مەبدەئە دەبنە مایەی ئەوە کە ئەم وڵاتە پێگوترێت کشت و کاڵی کەواتە ئێمە وڵاتێکی کشت و کاڵی ستاندارد بۆ وڵاتی کشت و کاڵی لە دیاریکردنی بودجەی گشتی چەندە دەڵێ نابێ سەدا 10 کەمتر بێت لە بودجەی گشتی ینی لە باشترین حاڵەتی ئەم وەزارەتەکە هەبووە کە لە باشترین حاڵەتی بودجەکە لە هەرێمی کوردستان هەبوو 2013 بووە تەنها 1.8 بۆ وەزارەتی کشت و کاڵ ئێستا چۆنە ئێستا هیچ نییە داهاتی وەزارەتی کشت و کاڵ ئێمە داهاتمان هەیە بە خۆ داهاتەکە بۆ دارایی گشتی دەگەڕێتەوە کە ئێمە لە ئەنجومەنی وەزیران لە کۆمونی ڕابردوو داوامان کردووە کە بودجەیەکمان بۆ بژێڕنەوە بۆی کە ئێمە هەر بتوانین ینی بۆ گەشە پێکردنی ئەم کردە بەڵام مەبلەغێکی دیاری نەکرد ینی ئەو کردە پێویستی بەسیمان دیاری کردو لە داهاتی گشتی ئێمە سەداسی لەو داهاتێک کە وەزارەتی کشت و کاڵ پەیدا دەکا بژێردێتەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ بێزگە لە دابینکردنی بودجەیەک بۆ ئاو بۆ نەخۆشیێت لە نەکاوەکان کە پەیدا دەبێ
بۆ پاڵپشتی کشت و کاڵی کە پێویستە یانەت زراعی هەبێ بێزگە لە بودجە ئێمە کۆمەڵێک ینی داواکاریمان پێشکەش بە ئەنجومەن کردو کە قرار وایە لە کۆمنیەکی ئەنجومەنی باڵای ئابووری برا لەمانە بدرێ. باش ینی گرفتی هەرە گەورە لە هەرێمی کوردستان نەبوونی بازارێکی بەرفراوانە جوتیار کاڵەکەی خۆی تێدا ساخ کاتەوە. بۆچی ینی بە بۆچوونی ئێوە ئەو بەرهێنەرێک دێتە هەرێمی کوردستان لە کەرتی پێترۆل لە کەرتی بیناسازی لە کۆمەڵێک کەرتدا سەرمایە خۆی وەگەردەخە بۆچی نایە لە هەرێمی کوردستاندا ینی کارگەیەکی ئاوی تەماتە بەرهەم بهێنێ یاخود کارگەیەکی بەرهەمهێنانی ڕوون بکاتەوە. خۆی یاسا و ڕمایەکان ینی بەڕاستی وەک پێویست هاوکار نیە بۆ بەرهێنانی کشت و کاڵی. پاشان ئێستا حرەکەیەکەیە بە حەقیقەت لە هەرێمی کوردستان ینی بۆ بەرهێنەرانی بیانی دێن بۆ دروستکردنی کارگە و دروستکردنی وەکدانانی کارگەی بەرهەمەکانی شیر پێ دەوترێت گاوداری و کارگەی لە قوتونان دۆشای ئاوی تەماتە وردە ئێستا هەیە و دروستیش کراوە بەڵام لاوازە چکە خەڵک بەڕاستی لە ڕووە ئابوووریەکەیەوە متمانەی بە ینی وەزی ئابووری هەرێمی کوردستانی و وەزەتی ئەمنیش تا ئێستا کاریگەری خۆی هەبووە. بەڵام ئێمە جەنابی وەزیری ئەنی پێدوانیە هاتنی ئەو کاڵایانەی بیانی بۆ هەرێمی کوردستان وا دەکا ینی سەرمایەدار و بەرهێنەر بڕوای بە بازاری هەرێمی. بە منەوە دۆڕکەمەوە ئێمە هەر کەسێک هات بێ بین پێمان گوتووە لە هەموو ڕۆکان کار ئاسانی بۆ دەکەین هاوکاری دەکەین بۆ نمونە کاتێک یەشێک دێ کارگەی مەسەلەن قارچێک دادەنێ کارێک ئێمە وتمان کاکە هاوکاری دەکەین برادێک بوو برادێک عەرەبێک بوو هات من باش گوتی کاکە کاتێک ئێمە بەرهەمەکەم پێ بگا من بتوانم بەرهەمی پێویست بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین کەم لە کارێک ئێوە هاوکاری گوتم کاکە هاوکاری دەکەم لە ناگەڕێم بەرهەمی دەرەوە بێ قەدەغەی دەکەم طبعا فعلا قەدەغەمان کرد و ئەویش فعلا بەرهەمێکی باشی هێنا بەڵام بەداخەوە هەر نرخی گران کرد هەر گرانی 2000 خەبەرم بۆ نار کاکە گیان زۆر گران کرد لەسەر هاوڵاتیان ناکرێ مەسەلەن پاکەتێک لەم کارگە کەسێکی لێ تقریبا نزیکەی تا 200,000 ڕۆیشت کاکە ئێمە ئیتفاقمان کردو 10,000 11,000 ئەو پەری 13,000 گوتی ئەمیش وەڵحاصل زەرەرم و نازانم چی گوتم کاکە کەوا بێ ئیتفاقەکەت پێشێل کرد دەرگاکانم کردەوە گوتم بە ئیفلاس بکە بە لەسەر خەڵکی گران نەکا ئێمە ئامادەین کە هاوکاری بکەین بەس نابێت بێ بارودۆخی ئێمە خەڵکی فەقیر وێژار ئیستیغلال بکات کەواتە دەرگا لە بەردەم هەموو وەبەرهێنەران کراوەیە لێرە ڕای دەگەیم دەرگا کراوەیە هاوکاریشان دەکەین کار ئاسانیشان بۆ دەکەین هاوکاریان دەکەن هاوکاریان دەکەین لە ڕێنمایی هاوکاریان دەکەین لە جێگە و ڕێگە پێدان و دابینکردن هەوڵدان بۆ دابینکردن جێگە و ڕێگە و هەر کاتێک ئەو بەرهەمێکیان بەرهەمی دێن بەشی پێداویستی هاوڵاتیانی کوردستان کە ئێمە یان باز دەخەینە سەر عینی ئەو بەرهەمە یان ئەوەتە ئێمە قەدەغەی دەکەین نمونەشت بۆ بینەوە کارگەی ئالیک ئێمە 16 کارگەی ئالیکمان هەیە بڕۆ لێیان پرسە یەک تەن کار ینی ئالیک لە دەرەوەی هەرێمی کوردستان نایە بۆ دەمێ ئەو کارگانی خۆمان لە کار نەکەوێ چەندەها کەس سەدەها کەس دەکات ئێوە بەم دوایە بەڵام وەختێک ئەم کارگانی ئیستیغلالی بارودۆخەکەی بکەین من ناسا دەم ڕێگا بکەمەوە کە ینی ئەو بەرهەمە کە جوتیاریم پێویستی بێتی لە دەرەوە بیهێنێ باشگران بووە تاوکو ئێستا و گەرمانەی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن حکوومەتی عێراق پارەکە دەدا بە جوتیاران ئێستاش بڕیاری تازە دەرچووە ینی گرێدراوە بە بڕیارەکانی بەغدا گەرمی ورد لە جوتیاران وەردەگیرێ گەرمی درشت وەرناگیرێ ینی ئایندەی کەرتی کوشت و کاڵ بە تایبەت کە کلیلەکەی لە دەستی بەغدا بێ مەترسی نییە بێگومان مەترسیە ئەمن بۆ ئەمە بەستە پرۆژەیەکی کامەڵم تەسلیم بە ئەنجومەنی وەزیران کردووە و ڕەوانی ئەنجومەنی باڵای ئابووریشم کردووە کە داوام کردووە بودجەیەک تەرخان بکرێ ئێمە ئامادەیمان هەیە ینی ئەمە پرۆسەیەکی ینی دوور و درێژە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ئێمە ئامادەیمان هەیە ئێمە خۆمان گەرمی خۆمان بکڕینەوە بۆ خۆمان دەست بەجێ پارەکە بدەین بە جوتیارانی خۆمان ئەگەر کەمترش بە نرخێکی بەغدا دایدنێ چونکە ئەمە لە کۆتاییدا شتێکی خۆماڵیە و بۆ خۆمان دەگەڕێتەوە پارەکەشی بۆ خۆمان وەرە دەستی خۆشمانە و چامان لە دەستی عێراقیش نابێتەبن ئەوە بەڕاستی پرۆژەیەکمان هەیە و ئامادەی و پێویستی بە موافقە هەیە بەڵام پێویست بەوەی هەیە کە لە سەرەتادا ئێمە لە قۆناغ یەکەم داعمێکی بکەین بەس گەرمی ورد و درشتنی و گەرمی ناعم و خەشنەواتەوە گەرمێک کە دەبێت بە ئارد و ئەوەی کە نابێت بە ئاردی ساوارە ئێمە برارمانداوە هەر لە سپار برارمانداوە بە جوتیارەکانی خۆمان ڕاگەیاندووە ئێستا ڕای دەگەینەوە کە با گەرمی ناعم بچێنن نەک گەرمی خەشن چکەلیان وەرناگیرێ هاوکارانم پێم دەڵێن هیچ کات نما بەڵام من پێم ینی کۆتا پرسیارم دەکەم زۆر بە کورتی ئەو قسانەی کە دەگوترێت ینی بەدەر لە کەرتی پترۆل کەرتەکانی دیکە
بەدیل بن کەرتی کوشتتوکاڵ دەتوانێت لە واقعدا ببێتە سەرچاوێکی باش دەبێتە سەرچاوێکی باش بەڵام ینی کردێک کە 24 ساڵ فرامۆشکرا بێ ئاسان نییە بە 4 مانگ نابێتە بەدیل. زۆر باشە بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا. شوێنن بەخێر و خۆش.